ئەو ڕۆژێکە کە وەکو مێژوویەکی پرشنگدارە لە مێژووی خەباتی ڕەوای گەلەکەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئالەم ڕۆژە کە 44 ساڵ بە لە ئێستا نشست بەسەر ملەتەکەمانە هات بەسەر شۆڕشی گەلەکەمانە هات و یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەردەما بریاری خۆی دا و شۆڕشی چەکداری دەست پێ کردەوە و لەسەر ئاسی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستانە پێشمەرگە و کادرانی سیاسی و خەڵکە تێکۆشەرەکەی دەرچوونە دەرەوە و بریاری خەباتیاندا و لەو ڕۆژە بووەتە ئەو ڕۆژە کە هەموو ساڵێک ئێمە یادێکەینەوە و دیارە لە پێناوی ئەو ڕێبازیشە بە هەزاران شەهیدی داوە خەبات و تێکۆشانی ئەو پێشمەرگانە خەبات تێکۆشانی شەهیدەکان خەبات تێکۆشانی ئەو کەسانی کە لە سەنگەرە برینداربوون و ئێستا کە مەندامن هەموو ئامانجەکانی بەدەست هاتووە و ئەو ڕۆ ئەمڕۆ لەسەبەری ئاشتی و ئارامی وڵاتەکەمانە لەسەبەری پەرلەمانێکە کۆی کردوینێتەوە.